گەشتێکی من ناوم دەریا سەباح سەعیدە دانیشتووی یارمزەی هەرکیانم ئەم خاوەنی چار مناڵم چار مناڵی هەتی و زەحمەتە خوددان کردنی عنی بەڕێوەبردنێ بێ باوکن باوکیان وەفاتی کردێ باگری عالبەت سوتە لە ناو تانشی ئەمە دانیشتووی پێشان خەبات بووم پیاوەکەم چوو بار یعنی قەرزار بوون لەوێ تانکەرێکمان یعنی بە سایقینی داهاژوت سایقی خەلکی بوو سایقینی کرد ڕۆژێک چوو بوو بار ئەمنیش لە ماڵی خەسوون بووم تەلەفۆنیان بۆ کردم وتیان دەچم بۆ عالبەت لەوێ شوبراکەم وتی تەلەفۆنێکی بوو هات ئەویش لە ناو شینای بوو وتی دەریا مزەفەر بە ڕەحمەت بی کەمێک یعنی سوتاوە کەمێک سوتاوە دەستی ئەچم بۆ عالبەت ئەتون لە ماڵەوە بە ئەمنیش چوم وتم دەستی نەسوتاوە دەلێ هەموو سوتاوە وتن بەس دەستێتی دەینەوە ئەمنیش کە ئەوام کرد یعنی هێزک و پرسەکەکەی بۆ هاتەوە ئێستاش یعنی ئەو خەوان تانکەرەکە تەلەفۆنەکە ئەڵێ قەرزەکەم بدەنەوە ئەم خەوەن پارەی خۆم سێ دەفتەر قەرزارین لەسەر ئەو نەبوونەی ژیانی مناڵەکانیش چار مناڵ بەبێ باوک یعنی هەتی و بێ خانوو سێ دەفتەر قەرزار بی یعنی هیچ شتێکت نەبی نە سەلاجە نە بەڕیدا نە تەباغ یەک چاو ئیشەکە هیچ شتێکمان نییە ینی دابینیکەین یعنی هیچ شتێکمان نییە ئێستا عنی بە خۆتان دەزان کە چەند گەرمە ئەو مناڵانە وەختە بستێن لە گەرمان یعنی ئەمە هاوڕێمان ئەنی لە دەستی ئەو خێرخوازانەیە خوێرخواز نەبی هیچ کەسێک بە یارمەتیمانایە خوا نەبی پشتیوان ئەو خوای گەورە دوای خێرخوازان کەس نیە یارمەتیمامدا کەسم نییە لە خوای زیاتر و ئەنگۆ کەس هەتا ئێستاش بە یارمەتی پانەمانە هاتێ لە بەخشین زیاتر بەس بەخشین ئەمن دوای یعنی کە پیاوەکەم هاتەوە بەس هێزکەکانیوان لۆ هاتەوە چوم یعنی هات مێرە شوبراکان وتی نابی لە غەبات بی هات مێرە گوندی یارمزەی هەرکیان یعنی هاتمە ئەو خوانوە بە چار مناڵەوە کرێتی بووم 500,000 بمانجی کە پیاوەکەەوە عنی وەسی ئێمەی بینی وتی ئێستا 500,000کەش مەدەن هەتا خانەکەی دەفرۆشم لە ناوی بنەتە عیلاجەکە کرێت ئێستا هیچم پێ ناکرێت بار دەچوم عملاتیم دەکرد ڕۆژانە بە 10,000 من و ئەو مەڕوان دەچوون مەڕوانش تەمەنی 11 ساڵە کە عنی پێی نەدەکرا بەس لەبە خەڵکی لەگە خۆم دەبرد مەجبورم ناتان لەگە خۆم دەبرد بە 10,000 تا ئێوەرە بەو گەرمایە عنیاوانە لە ژوورێ بوون بێم بەڕدە بێ سەلاجە بە خۆشتان وەسحەکەی دەبینن هاتنەوە 10,000 یعنی تقریبا 200,000 کرد مانجی دوای ئەو ساڵە دلە قوتەم کرد دلم سەریح دەبوو پێم نەکرا ئێستا ئەو ساڵە بچم ئێستا هیچ شتێکمان نییە نەدەتان بچمە عەمەلەی نە معاشێکمان هەیە لە هیچ شوێنێک نە قەرەبوو کراینەوە عنی کە ئەو پیاوەستە هیچ شتێکمان بۆ نەکرای لە ڕێی ئەو خوای نەبی هەکە خێرخواز مریشکێکمان لۆ بینی بەخوای پرسیاری هەموو گوندی بکەن هەکە خێرخواز مریشکێکمان لۆ بینی دەنە نیمانە نەف میوە هەکە میوە خەڵکێکمان ببینی بەخوای ئەوە میوەمان لەسەر ئەوەیە کانتەرەکەیە نە سەلاجەمان هەیە نە جەمیدەمان هەیە نە بەڕیدەمان هەیە نە مافورمان هەیە هیچ شتێکی پێویست بی لەو ماڵەمان نیمانە بەس هاوڕمان لە ئەو خوای گەورە و ئەکە ئەنگۆ یارمەتیمان بدەن لە ڕێگای بەخشینەوە هیچ شتێکمان نییە بەخوای ئێستاوە ئەوە ژوورەکە دەبینن کە کوێ یعنی ئەو کاشە موشکە لەو سەرمایە یعنی لەو گەرمای ئەمە لێرەدا دەژین یعنی شوێنمان نییە سۆ بە کەشتا لەوێ کەوتووە نەماڕک یعنی جێ نییە بیبەمە هەتا بەڕدەشمان جێمان نییە ئەنی بەڕدەشمان نییە من بەردەکە شکال ئەوەیە پارەم نییە چاکەمە ئێستا ئەو تەباغم هەیە بەخوا یەک چاو ئیشەکە تەماشای و تەباغەکە یعنی پێش بکەم بزانم ئیشەکە یەک تا چاو ئیشەکە ئەو مناڵانەوە لە گەرمە کەتینا عنی پێم ناکرێت بەخۆ یعنی بە خۆتان تحملی ئێرە ناکەن ئەو منداڵە دەبینی کەس تحملی ئێرە ناکە سەری جەبەلۆنەوە هەموو ئاسنەوە سەرما و گەرمای مە لێرە عنی بە زستان و بە هاوین پێ ئێرە دەژین بەخۆی ژیانمان نییە بێحنی لە ڕێی ئەو خوایەکە یارمەتیمان بدەن یارمەتی ئەو مناڵانە بدەن خوا خێرتان بنووسی یا ڕەبی خوایە خوا پاداشتی دنیا و قیامەتتان کە ئەو یارمەتی ئەو چارە دیوانە بێ ئەنی هیچ شتێکم نییە بەخوای تحملمان نەما دوای یعنی ئەو دوو منداڵە تەلەبەنە مەڕوان سەفی دەبی ئێستا یعنی لە 7 بایە ئێستا چوارە خەڵاتیش چوارە دەبێ خەڵاتیش 5 وایە بەخوای لە غەبات بووم کە پارەم نەبوو هاتمە ئێرە لێرە ناردمە مەکتەب پێم نەکرا لە مەکتەب دەرمینان ساڵێک نەچوون خەڵک گوتی بوت نایەن وتم پێم ناکرێ یعنی شەرمم کرد یعنی کە مناڵەکان بنێرە مەکتەب پارەیان نییە بەخوای ئێستا دەچنە مەکتەب یعنی بە هەوای خێرخوازانەکە 10,000 بدەتە پانتۆڕێک بۆ یەک پێڵاچی بۆ کڕێک کتابی بۆ کڕی بەخوای هەموو ڕاستیە خەڵک دەزانی پرسیاری هەموو گوندی بکە
يعني ژیانیان لەو غرفەیە دەچنە مەکتەبە دێنەوە لەو غرفەی دەژین ئێستا ئێستا هەردوو لە پۆلیسارن ینی 2 ساڵیان لە فێڕۆ چوون هیچ شتێکیان نییە تەلەبەنە ینی پێ دەچنە مەکتەبە دێنەوە دەڵێندایە ئەمە حەزمان لە گۆشتێدا ئەمە حەزمان لە ینی ئەو کتابێدا ئەمە حەزمان لە قەڵەمەیە پێم ناکرێت بۆم بکڕم سیارەمە ینی ئەوە سیارە لێرە نیە تەکسی لێرە نیە بەچی بگەمە بازاڕێ ڕێگاکە دوورە دەچمە سەجادە پێم ناکرێت کوڕم پارەمان نییە معاشمان نیە هیچ شتێکمان نیە ئەو خێرخواست نەکە 5,000مان نەدەتیان مریشکێکمان لۆ مەکڕی ئەمە بەچی بژین هیچ شتێکمان نیە بەخۆی عنی دوو تەڵەبە و دوو مناڵی شیرخۆر و حەفازە بە خۆتان وەسحەکەی دەبینن کە وەسحەکە کووە ئێمەش حەز دەکەمەکە عالەمی خانیمان هەبێت تەختەمان هەبێت هەموو شتێکمان هەبێت گەرمامانە ناچێ شتی قوتابخانە خەڵکمان لە دەکڕێتن نە پارەمان هەیە شتێکمان نییە براکان خوسکەکانم زۆر گەرمە ئێمە ناتوانین لێرە بژین زۆر گەرمە بە سەرما گەرمە بە پێیان دەڕێنە قوتابخانەی خەڵک ئەو خێرخوازیە جلی لەبەرمان لۆ دەکڕێتن خوا خێریان بنووسیتن ناوای خێرخوازیان دەکەین خانوواکمان لۆ بکڕێتن بەهانامان بێتن یعنی ئێستا نووستنمان و خواردنمان و ژیانمان هەموو لەو قەفەی ئێستا سەرێ ئەزە یعنی خۆتان لە شوێنی منداڵ بە گەلی خێرخوازنە لە ڕێی ئەو خۆیان خۆتان لە شوێنی منداڵێت چێ بەو گەرمان لێرە حەسە بێ ینی بەو سەخف ئەوە هەموو جەبەلۆنە نازانم چێ هەموو ژەنگە بەخۆیان هەموو دەکەوتە ناوچاوی مناڵەکان ینی ئێستا لە گەرمان ینی حەوس نابدە لەدا وەختە بخەنشیم لە گەرمان چ بکەم بزانە ینی هێشتا هاوین نەهاتیە هێشتا بیداەتی بەهارە ئەمەش کوی عنی ئەو هاوینە بێدە بەسەر بێت ڕێزا دەکەم دەڵێم خوایە هاوارە بەهانەمان بێن خێر خوازان هانامان بێن بەخوا هیچمان یعنی ئەو منداڵانە چ گوناحیشیان هەیە ینی هیچم پێ ناکرێت خوا دەزانێ ینی هیچ ژیانمان نییە بەخۆی ئەوە خەولە چارمان بوو کەوا بچ ئێستا یعنی هیچ نە نازی باوی دیتیە نە یعنی پارەمە یعنی کە دڵی شتێکی بۆ دابنکەم هیچ شتێکم لەخوای زیاتر بەخۆی یعنی ڕۆژانە چەند لای سارە ڕاست نیشتیم لە چێ بینم یعنی شتێ دلیان دەستێ دەڵێ دایاوم لەو بکڕە دایاوم لەو بکڕە پێم ناکرێت چی بۆ بکەم هیچ داهاتێکم دوو مناڵی شیرخۆر و حەفازە دوو تەڵەبە گەورەی ماڵێەوە 11 ساڵە چم پێکرێت چم پێ ناکرێت هاوڕێم لە دەستی خێرخوازانە ئەو خوای گەورە بەخۆ یعنی توانێت قسەکردنم نییە دەخۆم نەخۆش بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين أما بعد السلام ورحمة ومهرباني خواهي پروردگار برجي بسردل و دروني هملايخمان بێگومان ئێمەی مرۆڤ کە خوای پەروەردگار ئێمەی خەڵق کردووە بۆ ئەوەی بەندایەتی خوای پەروەردگار بکەین بۆ ئەوەی عیبادەتی خوای پەروەردگار بکەین بەڵام عیبادەت
کورت هەڵ نەهاتووە تەنها لەوەی کە تۆ نوێژێ بکەی و ڕۆژی بگری، بەڵکو دەبێت تەعاملمان جوان بێت، معاملەمان باش بێتن، هەرسوکەوتمان لەگەر دەوروبەری خۆمان هەبێتن. ژیانی دنیا ئەو هایەکەوە ئەمن محتاج دەبم ئەتوو لێت زیادە کەسێکەوە ژیانی لەنێ خۆشیە، کەسێکی دیکە لەناو ناخۆشیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێتن ثلاثة من سعادة بني آدم، سێشت هەنە مای بەختەوەریە، مای خۆشبەختیە، مای سەعادەتە، مای ئەوەیەکەوە مرۆڤەکان دڵیان پێ دەگەشێتەوە. یەکەمیان دەفەرمێتن مەرئەت الصالحە کەوە ئافرەتێکی ڕێک و پێک و ساڵحە بێت، دووەمیان والمەرکەب الهەنی کەوە کەسێک ئامێرێکی هاتوچۆکردنی هەبێتن یان کات خۆی کەوە حشتر و إلى آخری ئەو بابەتانە هەبوو. سێمیشت دەفەرمێتن والبەیت الواسع کەوا خانووەکە هەبێتن تەنگەبەر نەبێتن، خانووەک بێتن کەوا ژیانی نەناو بەڕێ بکەیت، خانووەک بێکەوە تێیدا مرتاح بی، خانووەک بێکەوە منداڵەکان بە شێوەیەکی ئازادانە تێیدا بژن. جا ئێمە کاتێکەوە لەم بەرنامەیەوە دانیشتووینە هاتوین سەردانی ماڵێکی هەژار و لێ قەوما و کەم دەراومەتمان کردووە کەوا کرێچینە بەڕاستی پێویست بەوە دەکات کەوا ئێمە ڕۆژێک لە ڕۆژان بیرێک لە خۆمان بکەینەوە ئەوانەی کەوا خاون خانوونە. ئایا ئێستا ئەتوو ژیانت نەنێو ژیانێکی خۆشدایە و غورفە و ژوورەکانت بە شێوەیەکی جوان لە ناوی ژیان بەڕێ دەکەی، ئاگال لە معاناتی دەوریبەری خۆت هەیە، ئاگال لەوە هەیە کەوا خەڵکانەکان بێلانن، بێخانون، بێماڵن، بێجێگان، بێسوکنان. والله جعل لكم من بيوتكم سكنة. خوای پەروەردگار دەفەرمێت خانوەکان ماڵەکان بۆ ئێوەمان دروست کردێ بۆ ئەوەی ببێتە شوێنی سەکینەت، بۆ ئەوەی مرۆڤەکان بەختەوەر بێتن. پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام دەفەرمێتن لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. هیچ یەکێک لە ئێوە ئیمانی تەواو نییە، ئیمانی کامل نییە، ئیمانی تەواو نابێت تاوەکو ئەوەی کەوا بۆ خۆی پێخۆشە بۆ برای مسلمانەکەشی پێخۆش بێتن. جا ئەمە هەی لە کاتێکەوە ئێمە تەمەشا دەکەین ئەوە چەند دەقەیەکە دانیشتوونە لە بەرگەرمەیە ناتوانین کەوا سەرەتای وەرزی هاوینەیە هەشتا نەگەیشتینە نێو وەرزەکە، ئەی چۆن ئەوانە شەو و ڕۆژەکانیان بەڕێ دەکەن، چۆن دەتوانن ئەو منداڵە چاوگەشانەکەەوە چوار منداڵی چاوگەش و یەکێکیان هەر ناتوانێت ڕابوەستی و دابنیشێ لە شوێنی خۆی لەبەر ئاڕەق و لەبەر گەرمایەکە. بۆیە داواکارم لەو کەسانەی کەوا خوا پێداون، لەو کەسانەی کەوا ئەم بەرنامەیە دەبینن، ئەو کەسانەی کەوا گوێبیستی ئەم وتانەی ئێمن، ئەو کەسانەی کەوا دیمەنە تراژیدی و ناخۆشەکان و قسەی ئەم ئافرەتە بەڕێزە دەبینن کەوا چ ژیانێکیان هەیە. بۆیە دەبێت ئێمە بجوولین، ئێمە دەبێت دڵمان خوورپە بکاتن. ئەوجا باسی ئەوەش بکەم کەوا پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام دەفەرمێ ئەنا وەکافیل اليەتیمی کەهاتەین فی الجەنە. دەفەرمێت من و کەسێکەوە منداڵێکی یەتیم کەوا باوچیان نەماوە لە ئەستۆ دەگرێتن، دڵیان خۆش دەکاتن، پۆشتیان دەکاتن، ئەوە وەکو ئەو دوو پەنجەیەوانە لە بەهەشتێکە. خوای پەروەردگار وەکو لە فەرموودە بۆمان هاتووە دەفەرمێتن ئەمن زوڵمم لەسەر خۆم حرام کردووە فەلا تەظالەموا و لە بینی خۆشتان زوڵم مەکەن. فەرموودەکە بۆ شێوەیە هاتیە، بەڵام دواتر دەفەرمێتن یا عیبادی، ئەی بەندەکانم ئێوە ئینەکم جائعون، ئێوە وەکو دەڵێی برسی بوون، خوای پەروەردگار تێری کردن. یا عیبادی ئینەکم عارین، ئێوە بێپۆشتە بن، خوای پەروەردگار ئێوەی پۆشتە کرد. کەواتە ئەوە خوای پەروەردگار پێمان دەفەرمی ئێمە زوڵم لە نەفسی خۆمان نەکەین، ئاگامان لە خەڵکانێک بێ کاتێکەوە باسییان دەکرێتن، کاتێکەوە دیمەنەکانی وانە پێشان دەدرێتن. بۆیە 1 دینار ببەخشین لە پێناوی خوای پەروەردگار گەورەیە. ئەوەتە خوای گەورە دەفەرمێ وەئەقیموا الصەلاة وآتوا الزەکاة وما تقدموا لأنفسكم من خير تجدوه عند الله. دەفەرمێ هەر کەسێکەوە نوێژێ بەرپا بکە، هەر کەسێکەوە زەکات دەداتن، ئەوە لە بۆ خۆتەوە بینی خۆت و خوای پەروەردگارە. بەڵام هەر شتێک بە پێشە خۆت بخەی، دینارێکە دوعایەکی خێرە، دەست لە جیرفانی و لە بەڕکی خۆت بنەی بۆ ئەوەی ئەو سەروەت و سامانەکەوە مڵکی تۆ نییە، خوای پەروەردگار بە تۆی بەخشیوە، دەری بهێنی بیبەخشی لە پێناوی خوای پەروەردگار، هەر ئەوە بەهان نادێت بەخوای ئەو کەسانێکەوە خوا پێداون. ئەو کەسانش کەوە دڵتان گەورەیە، مرۆڤ هەیە پارێز زۆرە، بەڵام
بەڵام هەشە یعنی دەخلەکەی کەمە بەڵام دڵی گەورەیە بەخشەرە لەبەر خاتری خوای پەروەردگار ببەخشە لەبەر خاتری خوای پەروەردگار یعنی تەقدیمی کە لە بۆ ڕۆژێک لە بۆ ناو قەبرت کەوا نە ماڵ نە منداڵ نە سەروەت و سامان نە دینار نە دیرهەم هیچ شتێک بەهانات وەنایە تەجیدوه عند الله بە دڵنیایی ئەم پارەیەی کەوا تۆ دەیبەخشی دڵنیا بە لەوەی کەوا دەیبینیوە پێغەمبەری خوش عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ من نەفەس من کوڕبەتین هەر کەسێک لە ناخۆشی و لە ناڕەحەتی دنیایە کە ڕزگار بکات ئیلا خوای پەروەردگار لە ناڕەحەتی قەبر إلا لە ناڕەحەتی حەشر و حیساب إلا لە ناڕەحەتی سەرپردی سیڕات ئازادی دەکاتن ناخۆشیەکانی لەسەر لا دەدات پوختەی قسەی من ئەوەیەکەوە ئێمە بەڕاستی دەبێ وجدانمان بجولێت لە نێو غورفەخانەیەکەوە ئینسان دڵی نەناو تەنگ دەبێت کەچی خوای پەروەردگار دەفەرمێتن کەوا دەبێت شوێنی مرتاحی و سەکانەت بێتن ئاخۆ ئێستا تۆ لە ماڵی خۆت چۆن دەژی دەبێت بە هەمان شێوەش خەمێکن لەبەردا بێت بۆ ئەوەی بتوانین ئەم ماڵە ڕزگار بکەین کەواتە چاوەڕوانی هەموو لایەچنکەوە هیچ شتێک کەم نییە لە لای خوای پەروەردگار ئەگەر دینارێک بێ ئەگەر 250 بێ ببەخشە ماڵ بەبەخشین هەرگیز کەم ناکاتن. ئەو خوای نەبێ هیچ کەسێکمان نییە داوا دەکەم مانی شتێک لەو مناڵانە بکە لە ڕێی ئەو خێرخوازانە ڕێی خوای گەورەوە هیچ شتێکمان نییە خوای گەورە دەزانێت ئەو مناڵانە یانی چ گوناحیان هەیە لەو لێرە بژین لەو زەبەلۆنەی بەو گەرما و سەرمای بەخوا یانی تەحەمولی ئەو مناڵانە ناکەم هیچ شتێکمان نییە خوا دەزانین نە سەلاجە نە خەساڵە بەخوای زستانە هاتو چوو لەنەو ماڵەکان شمەکی مناڵەکان دەشش شک نەدەبوونە ئێستاش بەدەستی دەشوم کەسی دلیشم تاو نییە هیچ شتێکم پێ ناکرێ نازانم چ بکەم هەنی بەری خۆم لە چێ بدەم لەبەر مناڵانە بەخوای ینی ژیان لە بێچەوەم ڕەش بووە هیچ شتێکم پێ ناکرێ داوا لە خێرخوازان دەکەم خوای گەورە بەهانامان بێ یا ڕەبی خوایە خێرخواز ینی دلتان بەو مناڵانە بستێ ئەم مناڵانە چ گوناحیان هەیە هیچ شتێکمان نییە بەخوا ینی هیچ ژیانێکی وامانە ینی کەس ئەو ژیانەی نییە کەس بەو ژیانە ڕازی نابێ بەس نادوورم لەبەو منداڵانە چ بکە منداڵەکان دەڵێن دا ئەو شتەمان بۆ چاکە دا ئەومان چاکە دا چی بکە دا هیچی لەدەست نایە بەخۆی ئەو جیرانمانە کە ینی جمعان مریشکمان و نێ بەخۆی نیمانە لە چێ بینم هیچم پێ ناکرێت کەس یارمەتیمانایە غەیرە ئەو خوای کەسمان نییە بەو گەرمایرە و مناڵانە لێرە بخوێنەوە هەستەوە هیچ شوێنێکمان نییە کە مناڵانە ینی لێ ئیسراحەتکەنەوە چی خەلکی ئەو غورفەمان هەیە ئەوە سۆپەکە هێشتا لەوێ ینی بەو گەرمای دنیاوە گەرما جێ نییە سۆپەکەی لێدانێ بەڕدەی لە چێدانێ هیچ ژیانمان نییە داوا دەکەم خێرخواز بەهانامانەوە بێت ئەو دەمەی دڵت لێوان لێوی خەمە ئاسمان وەک جاران شیناییە گەورەکەی نامێنێ ئاخریکێ حەزەکە لە بن ئاسمانێکی بێڕەنگی خۆڵەمێشیدا بژی گەر لەم خاکە بارانی مەحەبەت و هاوکاری و دەستگیرۆیی هەژاران و نەداران نەبارێ ئیدی چمانایەکەی بۆ ژیانێک کە ئەو شتانی تایەتی زۆر کات سەرچاوەیەک بۆ بەختەوەری مرۆڤ ناکاتەوە ئێمە هەمومان مرۆڤین بۆ دەبێ لە خەمی تێر و پڕی خۆمان دابین و هاو شێوەکانی خۆمان نێتەوەیە بۆ دەبێ بەکەم و کورتی ژیانی ئەوانی دی خەمبار و بە پۆشتە و خۆشگوزەرانیان دڵخۆش و شادومان نەبین چۆن دەکرێ نیگاکانمان نەچنەوە سەر هیچ مرۆڤێکی بەشمەینەت و بەدبەخت و وامان لێبێ هەست بە هیچ ئازارێ هیچ هاوارێ بە هیچ گریانێ نەکەین
لە جێژنێ بەخوای خەلچ بە ئەو دراوسیانە دەزان خێرخوازێک لەگە خۆیان بردن شمەشیان لەوکەڕێن دەنە پێم نەدەکە ئێستاش بە تەمای ئەو پانتۆر کراسنە جێژنێ خەلچلوی کڕیوە ئێستا یعنی وا جێژم بێ دەڵێن دا خەڵک شمەچی دەکڕێدا خەڵک گۆشتی دەکڕێدا خەڵک پاسکلی هەیەدا خەڵک تەختی نووسنێ هەیە دەڵێن دا پێم ناکرێت سکەم دا هیچی نییە دا بەخۆ نەخۆشە خەم و خەفەتی زۆرە دا هیچ نەدەست نای ئەوخوای نەبێ عنی کەسم نییە ئەخوای زەر وڵی کەسم نییە بتێ دەستۆری بەخوای ئێستا شڕبەکان پێشان دەدەن بە ژوورێ ئەوەن دەشڕ بەم ئینە کە یعنی زگتونە ئی ڕەشانە ئی گەرویە ئی تایە ئەکە یعنی نەخۆشم دایان دەوێن بەخۆم دکتۆری وان کەسم نییە بمەتە دکتۆری هیچ کەسم نییە هیچ کەسم نییە غەیری ئەوخوای پارەم نییە تاکسی پێ بگرم بەمە بازاڕی پارەمان نییە تاکسی پێ بگرین چنە دکتۆری هەموو پارەی دێ بەخوای لەبە نەبوونی پێم نەکرا لە هەولێر خان و کرێ بگرم هاتیمە ئەو گوندەیە گوندەش یعنی هیچی نییە نە کارەبای هەیە نە ئاوی هەیە لەو غۆفبایی نە ئەو غۆفبەش یعنی هەموو جەبەلۆنە بەو گەرمای سووتان یعنی ئەم ناوە چ گوناحی هەیە چار ناڵم لێرە بەخێر یعنی هیچ ژیانمان نییە داوا ماڵ خێرخوازان هەیە بەهانەمان بێ ئەم تەلەڤیزیۆنی پێشاو یعنی تەماشای دەکەم یعنی خەڵک شتی بەسەر دێ حکومەت بەهانە دەچیان حکومەت یەکەتیوی پارتی با هەموو فەرقیان نییە بەهانە دەچن بەخوای نە هیچ کەسێک هەتا ئێستا ناتێ بڵێ ئەو چار منداڵانە بێباوکن لەسەر ناو عەلبەت یعنی لەناو شارێک سوتەیە هەموو خەڵک دەزانێ و کارەستایی عەلبەت یعنی کەسێک پیاو سوتە هەتا ئێستا هیچ کەسێک بەهانەمان نهاتێ نە لەناو پارتی نە لەناو یەکەتی هیچ کەسێک لە غەیری بەخشینەوە هیچ کەسێک بەهانەمان نهاتێ نەڵێ یعنی ئەو منداڵانە گوناحن بێباوکن چار منداڵ لێرە بژین یعنی مناڵی وان من لێرە دەژین یعنی ئێمە شوێت شوان ئێمە شوێتی خۆی حسابکەن مناڵی میشە بێتی منداڵی وان ڕۆحی نییە یعنی لای خۆی منداڵی من خۆشەویسترانی وانی بێباوک خوا دەزانی یعنی هەتی وڵاڵی خۆی زۆری خۆشەویستە بەس کەس نییە بە هەتای هانای ئەو هەتیوانەوە بێت خۆی دوکان لێرەیە هەندێک جە محەممەد یعنی لە ناچاری هەندێک جیری هەندێکی دەڵێ دا دەچم لە دوکان یعنی پێم ناکرێت خوددام دوکانێکە دەڵێ بابێ یعنی شەربەت دەکو جبسێکی پێ دەدا بەخوای تەماشای کوڕێکە بزانمە بەو گەرمایە یعنی ناحەوێتەوە بەو گەرمایە لێرە ناحەوێتەوە دەدرێت چمە دەرێ گەرمام ئێستا دەستە دەرێت لەبە هەتاوێدا دەنیشی یعنی لە شوێ چی لە مناڵەکەم ئەوە چ گوناحی هەیە ئەوە لێرە کەوتوێن دەچێت یعنی هەن گەرمایەتی ناحەوێتەوە لە گەرمام ئەو یعنی بەسمانەوە هێشتا نەبوویتە هاوێن کە هاوێن بێ یعنی کە لێرە حەوێتەوە وەڵا هیچ ژیانمان نییە داوامان لە خوای گەورەیە پشتیوان دوای داوامان لە بەخشینە خوای هاوارە یعنی بەهانەمان هانای ئەو مناڵانە بێت یعنی لە بەخشین زیاتر کەس بەهانەمان نهاتێ خێرخواز هاتمەتیمان لێ خوایە خێرخوازیان یعنی دەرمان ببیستن خێرخوازیان